خشون دەتوانێ سودمەندی زیاتر بێ بۆ کۆمەلگایەکەی. ڕێکخراوی پەرەپێدان و بەتواناکردنی کۆمەلگا و ئاوارەکان ئێمە ڕێکخراوێکی نێودەوڵەتین لە هەرێمی کوردستان دامەزراوین و لە وڵاتی بەریتانیا فەرعمان هەیە و لە وڵاتی ئەمریکاش فەرعمان هەیە. کاری ئێمە لەسەر کۆمەلگا وەک قوتابیەکی و گەنجێکی باژێرێ ئاکرێ gelek pê xweşxalîn bû van karên xwebexşîn ku li akrê bêne etcandan bi dilxweşî ve em hevkarên dibêjin ev karînhoyên hosayên hunerî hêvîdarîn berdewam bin bû serkeftina xwebexşî û we gencên mêyên Kurd. Afilê duwelî derî bixe. Navê min niye hemane belam toanayê gencî Kurd zor li wê ziyadtir e kê êsta ke bi berçaw li didgêtir. والله شتێکی زۆر خۆش دەبی هیوادارم بگەم بەو ئاستەی کە خۆم بکەم بە کەسێک خۆبەخش یارمەتی کەس و کاران دەوروبەرم یارمەتی کورد و کوردستان بدەم. کار دەکەی هەرەی پێ بدەی وە لەسەر ئاستی کۆمەلگاش کار دەکەی. ئەو قسانە بۆچی دەکەین؟ زۆر جارێ وا هەیە ئەتوو لە ناخی خۆتدا هەست بە شتێک دەکەی چیه شیوه کرمه بی؟ نه کرمه بی بخش ما بسی الله يشكرك حاسه مدي بتاع انا شفنا يا بيردش مواكب بعد حوام يا شهود برديو بيخذابي لا رابطة لقل ميجوي كاي قريبازيو تاريخي كي مشخصي نية كام كاي كي إبداع بو كي بوجود هاتا سينة بسينة ونسل بنسل قيشت بأمره كاي قريبازي إكل خصوصياتي نزيق بوينوي أفراد ليك تفريحي كي زوزو شادة بازي كي زوزو شادة قروهية لقل أويشا پڕکردنەوەی ئەوقاتی فراغات بووە لە زەمانهای گوزەشتا بەخسوس لە دێهاتەکانە کە ئەکسەرەن لە فەسڵی زمسانە ئەکرێت. Thank you.